ئەو نۆکەرە خۆفرۆشانەی سەدام حوسێن کە کوردیان ئەنفال کرد. ئەنفالی یەک لە نووسینی عەلی مەحموود محەممەد. پرۆسەی ئەنفالی یەکەم شەوی سێشەممە کاتژمێر 2:25 خولەکی بەرەبەیانی ڕێکەوتی 23/2988 دەستی پێکرد. تاکو شەممە ڕێکەوتی 19/1988 بەردەوام بوو. کۆی گشتی 26 ڕۆژی خایاند بە سەرکردایەتی سوڵتان هاشم سەرکردەی ئۆپەراسیۆنی ئەنفال، لیوا ڕوکن کەماڵ ساجد فەرماندەی فەیلەقی یەک، لیوا ڕوکن نعمە فارس حسێن مەحیاوی فەرماندەی لەشکری پێنجی ئەوکات و بە سەرپەرشتی عەلی حەسەن مەجید بەرپرسی بیرۆی باکووری حیزبی بەعەس، سەرۆکی ئەرکانی سوپا فەریقی ڕوکن نزار عەبدولکەریم خەزرجی ئەنجامدرا. لە ئۆپەراسیۆنەکە هێزی ئاسمانی با فڕۆکەی شەڕکەر و کۆپتەر، یەکەکانی تۆپخانە، تانک، زرێپۆش، هێزی پیادە و تایبەت بەشدار بوون. 20 لیوای سوپای عێراق و 30 فەوجی سەربەگاردی کۆماری و هەموو فەوجە جاشەکانی سەرکردایەتی جەحافلی بەرگری نیشتمانی یەک لە ئاستی فرقەدا بووە و مەفرەزە تایبەتەکانی 1970 87 68 29 سەواری سلێمانی و مەفرەزەکانی ئەمن ناسرا بە مەفرەزە خاسەکان بەشدار بوون لە ئۆپەراسیۆنەکە. کۆی هێزەکەی سوپای ئەنفال مەزەندە دەکران بە زیاتر لە 120,000 کەس، واتە هەر دەمەتر 4 گۆشە جاشیان سەربازێکی بەرکەوتووە. لە نۆ قۆڵەوە هێرشکرایە سەر گوندەکانی دۆڵی جافایەتی تا مەرگە بە درێژەی 70 کیلۆمەتر کە بریتین لە گوندەکانی سنووری قەزا و ناحیەکانی دووکان، بنگرد، چوارتا، قەڵاچوالان، ماوەت، کارێزە، سەرچنار و سوورداش. پانتای ڕووپێوەکەی نزیک بە 1154 کیلۆمەتر 4 گۆشە دیاری کراوە. بەرەبەیانی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 23/1988 هێزە پەلاماردەرەکەی سوپای عێراقی بە چەکی کیمیاوی لە گوندەکانی چۆخماخ، یاخسەمەر، هەڵەدەن، چاڵاوە، سەرگەڵ و بەرگاڵویاندا. ڕۆژانی 25 و 26 شوبات گوندەکانی سەرگەڵ و هەڵەدەن، یاخسەمەر و گوێزلا کیمیا باران کرانەوە. لە کیمیا بارانەکەی 26 مانگ 8 شەهید و 201 بریندار هەبوون. دوای کۆتایی قۆنەغی ئەنفالی یەک بە 4 ڕۆژ لە ڕێکەوتی 23/1988 جارێکی دیکە بە چەکی کیمیاوی لە گوندی شانەخسەی ناوچەی ماوەتیدا 22 کەس شەهید بوون و زیاتر لە 720 کەس سڤیل و پێشمەرگە بریندار بوون. هەمان گوند هەردوو ڕۆژی پێشتر کیمیا باران کرابوو. لە پرۆسەی ئەنفالی یەک بەگشتی 7 جار دەڤەرەکە کیمیا باران کرا. زیاتر لە 51 گوند لەم قۆناغەدا بەرشاڵاوەکە کەوتن و تەخت کران. هەموو خانوو و مزگەوت و قوتابخانە و نەخۆشخانەکانی ڕوخێنران و بەشێک لە خەڵکەکەشی ئەنفال کران. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم قۆناغەی ئەنفال لاوازکردنی هێزی پێشمەرگە بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان بوو کە دواتر ئەنفال کرایە مۆدێلی ئۆپەراسیۆنی قڕکردنی کورد. لە ئەنفالی یەکدا دەیان کەس دوای بەجێهێشتنی ماڵەکانیان لە ڕێگا لە ناو بەفر ڕاقبوونەوە. لە کاتی هەڵاتن بۆ ئەو دی و سنوورەکان زیاتر لە 160 هاوڵاتی سڤیلی تریش لەو شەڕ و گەمارۆیەدا کوژراون. تەنها بە پێی نووسراوی بێژمارەی بەڕێوبەرایەتی حرەکاتی سەربازی 43 پیا و 39 منداڵ و 7 ژن لە سنووری مەرگە دەستگیر کراون. وەک خێزانی تێکدەران ناسێنراون و 43 تێکدەر کوژراوە، 283 بریندار کراون. پرۆسەی ئەنفالی یەک بە بەیانی فەرمی ژمارە 87 فەرماندەیی هێزە چەکدارەکان لە ڕۆژی شەممە ڕێکەوتی 19/1988 کۆتایی هات. تیایدا وێڕای ڕۆڵی سوپا ستایشی ڕۆڵی جاشە کوردەکانیش کراوە لە سەرخستنی ئۆپەراسیۆنەکە. لەو ڕۆژەدا بۆ یەکەم جار دەستەواژەی ئەنفال بەکارهات کە داهێنانی گۆڕبەگۆڕ لیوا ڕوکن ساجد جەنابی بوو. لە ژمارەی 960 ڕۆژی 24/1988 ڕۆژنامەی هاوکاریدا بەو پەڕیشانازیەوە چاوپێکەوتنێکیان لەگەڵ عەمیدی تایبەت عەلی حەسێن خەزعەل فەرماندەی هێزی بەدری کوبرا کردووە کە بەم شێوەیە باسی شەڕەکان و بەشداری جاشەکان دەکات. هاریکاریکردن لە نێوان ئێمە و فەوجەکانی بەرگری نیشتمانی زۆر دیار و ڕێکوپێک بوو. تیایدا فەوجەکان لە ڕۆڵەکانی گەلی کوردی خۆشەویستمان قوربانیەکی مەزنیان بەخشی. هەروەها سابیر دووری کە ئەو کات بەڕێوبەری ئیستخباراتی عەسکەری بوو لە پرۆسەی دادگای ئەنفال دەڵێت لە ئەنفالی یەک قورسایی پەلامارەکە جاشی خەفیفە بوو. هەرچەندە نزار خەزرەجی ئۆپەراسیۆنی ئەنفالی یەکەم بە ئۆپەراسیۆنی سوپا دەداتە قەڵام، لە ئۆپەراسیۆنەکە 5 مەفرەزە خاسە و 105 فەوجی جاش بەشداری دەکەن. جگە لە قوربانیەکانی چەکی کیمیاوی و تۆپباران و
ڕقەوبوون و هەڵدێران. ئەوانەی ناویان زانراوە 404 کەس ئەنفالکراوی نەگەڕاون. ئەو پیاوە خۆفرۆشە ئازایانەی جەلاد سەدام حسێن بەشداری لە کاولکردن و کوشتنی ڕۆڵەکانمانیان پێکرد لە زەوی و ئاسمانەوە پەلاماری خەڵک و خاکی نیشتمانەکەمانیاندا. ئەم پیاوە ئازایانن کە ئەوێ ڕۆژێ ڕێزیان لێگیرا لە بەرامبەر کۆمەڵ کوشکردنی گەلەکەمان جگە لە بەشی سەربازی کە کوردی تێدایە نزیک 170 جاش و چەکداری کوردن. با فەرمانی کۆماری ژمارە 346 لە ڕێکەوتی 11/4/1988 بڕیاری بەخشینی نیشانەی ئازایەتی درا بە لیوا ڕوکنی پیادە سوڵتان هاشم ئەحمەد. هەروەها بە فەرمانی کۆماری ژمارە 773 لە ڕێکەوتی 23/1988 بڕیاری بەخشینی نیشانەی ڕافدەینی پلەی 2 درا بە لیوا ڕوکنی پیادە سوڵتان هاشم ئەحمەد فەرماندەی ئۆپەراسیۆنی ئەنفالی 1. هەروەها بە فەرمانی کۆماری ژمارە 773 4 نیشانەی ئازایەتی بەخشرا بە لیوا ڕوکن پیادە سوڵتان هاشم. هەروەها لە ڕێکەوتی 10/11/1988 بە پێی نووسراوی ژمارە 1/58/1812 بە فەرمانی سەدام حسێن نیشانەی ئازایەتی بەخشرا بە فەریق ڕوکن فارس نیعمە حوسێن محیاوی جێگری سەرۆکی ئەرکانی سوپا بۆ ڕاهێنان بە هۆکاری سەرکردایەتیکردنی فەیلقی 5 لە ئۆپراسیۆنی ئەنفالی 1. بەپێی مەرسومی کۆماری ژمارە 675 لە ڕێکەوتی 26/6/1988 بەهۆی نواندنی ئازایەتی لە پرۆسەی ئەنفالی 1 لە سنووری فەیلقی 1 دژ بە ئێرانی دوژمن نیشانەی ئازایەتی بەخشرا بەمانەی کە لە خوارەوە ناو و پلۆپۆستیان هاتووە. لەبەر زۆری ناوەکانیان ناتوانین لێرە هەمووی باسکەین دەتوانن بۆ بینینی ناوەکانیان سەردانی ماڵپەڕی فەرمی تیوار بکەن.